برا بەڕێزەکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان باسی کەسێک دەکا کە هەموو دنیای ئەوە. یعنی چی؟ ئایا باسی دەکا چەندان دەفتەر دۆلار و باڵەخانە و چەندەها شتی باش و چاچی هەیە کەوا کەسێکە زۆر دەوڵەمەندە؟ نەخێر، سێ سیفەت باز دەکا. ئەم سێ سیفەتە بەس بۆ دەوڵەمەندان نییە، گوێی لێ ڕابگرن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی: من أصبح منكم آمنا في سربه، هەر یەکێک لێوە کە بەیانی کردەوە بە ئەمینی لە ناو ماڵ و مناڵی خۆی بێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی: من أصبح منكم آمنا في سربه، هەر یەکێک لە ئێوە کە بەیانی بکاتەوە ئەمین بێ لە ناو ماڵ و مناڵ و لە ناو وڵاتی خۆی و لە ناو شاری خۆی. ئەمینی بۆ خۆی نیعمەتێکە، پێویستی بە حەمد هەیە براکانم. ئەمن و ئاسایش نیعمەتێکی گەورەیە. ئامینەن فی سربه. دووەم، ئەساوە سیفاتی یەکەم، ئەمین بێ لە ناو ماڵ و مناڵی خۆت کە بەیانی دەکەیەوە. معافان فی جەسەدی، لە جەستەدا لەش ساغ بێ، ئازارت نەبێ. لە جەستەدا لەش ساغ. معافن فی بدنه. وسيمينيان عنده قوت يومه، نانی ئەمڕۆشی هەبێ، نافەرمێ ئیسبێنێ و هەفتەکی تر و ساڵێکی تر و 10 ساڵی تر و 20 ساڵی تر، بەس نانی ئەمڕۆ. عنده قوت يومه، نانی ئەمڕۆی هەبێ. ئەدی بۆ باسی نانی بانی ناکە، خە لەوانەیە ئەوڕۆ بمرین، نانی بانیمان بۆ چییە؟ نانی ئەمڕۆ گرینگە بۆ ئێمە. تەواو. عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسە وەکو ئەوە وایە هەموو دنیای ئەو بێ. سبحان الله. سێشت بەیانی بکەوە بە ئەمینی لە ناو ماڵ و مناڵی خۆت و وڵاتی خۆت و شاری خۆت. دووەمینیان جەستەت ساغە، ئازارت نییە. سێیەمینیان نانی ئەمڕۆت هەیە، هەموو دنیای تۆیە. چێوە دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام؟ بۆیە براکانم لەش ساغی نیعمەتێکی گەورەیە. ئەگەر بە من دەڵێ حەمدی خوا لەسەر چ بکەم؟ لەسەر لە ساغی بیکە برای شیرینم. لەسەر لە ساغی 10 ساڵە 20 ساڵە الحەمدولىلا لەش ساغە. جار جار سەرت دێشێ، جار جار مەعیدە تۆزێک بەژان دەکەوێ، جار تۆزێک تایەک دەگری. برا من نەخۆشی نییە. خەڵک هەیە 40 ساڵە لە پشتێنەی بەرە خوار مردووە برای عەزیز. بۆیە حەمدی خوا بکە لەسەر لە ساغی. خوای گەورە زانی چ نیعمەتێکی بە تۆ داوە برایەکەم.